بەرگری شارستانی سۆران تەنها گیانی مرۆڤەکان ڕزگار ناکات بەڵکو یارمەتی ئاژەڵەکانی شەدات و ڕزگاریان نەکات. بەرەبەیانی ئەمڕۆ سێشەممە لەسەر ڕێگای خەلیفان بۆ هەولێر ئۆتۆمبیلێک لە سەگێکەدا و زۆر بە خراپی برینداریەکات. چەند خولەکێک دوای ڕووداوەکە کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بە واتەیەپەڕێت لەگەڵ چەند کارمەندێکیا و بە خێرایی دابەزێت و یارمەتی سەگەکادەن و ئەیگوازنەوە بۆ شوێنێکی سەلامەت. کاروان میراودەلیڵێ زۆر هەوڵماندا بە هەڵی گرین و اینجا بیبین بۆ شوێنێکی سەلامەت، بەڵام لەبەر زۆری ئازارەکەی و برینداریەکەی نەیهێشت بۆیە ناچار بووین بە پەت بە هێواشی هەڵی گرین بەبێ ئازاری پێبگات بیگەینە شوێنێکی سەلامەت. هەروەها کاروان میراودەلی ئەڵێت گیانی مرۆڤەکان چەند بۆ ئێمە گرنگە، گیانی ئاژەڵەکانیش بە هەمان شێوەیە و گرنگی پێین هەتا ئەگەر مێرولەیەکیش بێت. وردەکاری تاو لەسەرم هەواڵە و سەرجەم هەواڵەکانی ترمان لە ماڵپەڕی 964 دۆتکەی ئاردی هەیە و دەتوانن بیرەر بن.